سێزدەهەمین پێشانگای هەمەجۆری بازرگانی نێودەوڵەتی هەولێر لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرایەوە، بەڵام ڕێگری لە تیمی کەناڵی ئاسمانی پەیام کرا بۆ ئەوەی بچێتە ژوورەوە و کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی سەرۆکی حکوومەت بگوازێتەوە. 300 کۆمپانیا بە کەلوپەلەکانیان لە 24 وڵاتی جیاواز بەشداریان لە پێشانگەکەدا کرد و هەریەک لە کۆمپانیەکانیش بە بەرهەمی جیاواز و تایبەت بە خۆیان بەشدار بوون. ئەو پێشانگای 4 ڕۆژ بەردەوام دەبێتن. سێزدەمین پێشانگایە لەو جۆرێکە لە کوردستاندا ئەنجام دەدرێتن. 24 وڵاتیدا بەشدارن لەگەڵ 300 کۆمپانی. ئامانجی سەرەکیمان ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی هەولێر کاری بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەین بۆ ئەوەی بتوانین کۆمپانیاکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان بکەن، بتوانین بێن لە کوردستان و بەرهێنان بکەن، بتوانین هەولێر بکەینە دەواازەیەکی ئابووری بۆ هەموو کوردستان و بۆ هەموو شارەکانی تری عێراق. ئێمە بەڕاستی چاوەڕوانی ئەوەی دەکەن خەڵکێکی زۆر ڕوو لەو پێشانگای بکات، چونکە ئەو پێشانگا جیاواز لەگەڵ پێشانگایەکانی تر ئەوە هەموو بوارێک تێدا بەشدار، ئەو کۆمپانیانە کاتون لە هەموو بوارێکن. پێشانگایەکانی کە لە ڕابردوو کردومانە ئەوانەیە کە لە داهاتوش دەکەین جیاواز لەگەڵ ئەو پێشانگایە. ئەوە تاکە پێشانگایە کە ساڵانە ئێمە دەکەین لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر کە لە هەموو بوارێکی زۆر تێدا بەشدارن ئەو کۆمپانیانە. خاوەن کۆمپانیەکان ئەم پێشانگایە بە هەلێکی باش دەزانن بۆ نمایشکردنی کاڵا و ساختکردنەوەی بەرهەمەکانیان. ئەمە وەکو کۆمپانیای یەشار بە دوو بابەتی سەرەکی ئێشا بەشدارین. یەکەمیان کەلوپەلی خێزانی پاکەرەوەمان هەیە بە تاییتی یەشار بە براندێکی نێودەوڵەتی، کوالیتەشی بەرز، ئەکتیڤی 18 کە خۆشبەختانە ئەوانەی کارمان لەگەڵ دەکەن زۆر بە ئەکتیڤەکە رازین و ئەکتیڤەکەی زۆر لەسەرەوەی و کارگەیەکین بۆ دروستکردنی هەموو جۆرەکانی سیاج. کارگەکە ئێستا لە ئەبوزەبیە لە وڵاتی ئیمارات. خۆم 20 ساڵە لەو کارگەی ئیشەکەم بە مهندسێکی ئینتاژ دەسم پێکرد و ئێستا بوومەتە مدیری ئەو کارگەیە. بە پێویستمانزانی و دایمە چاوەڕێ ئەو فرسەتە بووم ئەو نەوە ئەبزایی کە ئینتاجەکەین بتوانم لە وڵاتەکەی خۆمیش استفادەی لێ بکەین. ئەم مەعرەزەی هەولێر چاوەڕێم بوو بە هەر زووترین کات بکرێتەوە و خاستن ئەمساڵ هەستم کرد کە ئیقبالێ زۆر هەیە لەسەری و خەڵک چاوەڕێتی بۆی بیبینێ. حەزم کرد ئەو ئینتاجەیە کە خۆشمان دروستی ئەەکەین و هەستەکەم لێرە تا ئێستا کەمە و نییە. پیشانی ئەو جەماوەرە خوێندەوارە و سەقەفەی کە دێنێ ئێرە بیبینن و بتوانین بزانین لە عینی کاتە بازارێک بۆ کارەکەی کە ئیشی تیاکەم و مەسلحەتێکی تایە بۆ وڵاتەکەی کە ئیشی تیاکەم لە عینی کاتە بۆ کوردستانیش. تۆلیدی کاغەزی دێکۆراتیڤە. کاغەزی دێکۆراتیڤ بۆ منزورەیە کە بۆ کابینێت، بۆ کەفپۆش، بۆ دیوارپۆش، مێز، ماڵ، دەرگا، هەموو ئەوانەکەیەوەی بینن لە ماڵتانە و لە دەرەوە کاری ئێمەیە. لە ئێرانە بۆ ئەوەڵین بار خەریت تۆلید دەبێ، لە عێراقا نیمانە. لە پێشەنگای بازرگانی هەمەجۆری نێودەوڵەتی هەولێر کۆمپانیا ناوخۆی و نێودەوڵەتیەکان بە بەرهەمەکانی کەلوپەلی بیناسازی و ڕێگاوبان و ئایتی و خۆراک و موبیلیات و چەندین کاڵای تر بەشداریانتیا کردووە و پێشەنگەکە بۆ ماوەی 4 ڕۆژ لە کاژمێر دەی بەیانی تاوەکو 7 ئێوارە بەردەوام دەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.